علي حسين جي يمشي وحوي ما بقى نمشي سلام عليكم میوانە بەڕێزەکان سەڵیەکی سپی ڕێگەی گرتو ژمارەکەی 152 279 هێنەر بەڕێزەکەی خێ باو کاریمان کە لای با سەڵیەکی سپی ژمارەکەی 152 279 تکایە هاوکاریمان کەن لای ببن شنو بپیشوازی بالا بی سلمانی تاک الله جی 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 او گورانیش دوا کراوه دشوینکی بمن دڵگیان بێ بۆ سەیسایەت شوینەکی بە من بێ بۆ سەیسایەت شوی کرد بە کێشێک هەر ئەو یەلایەت شوینەکی بە من دەیبێ دڵگیان دیوان بۆ کەلار شوی کرد بە کابراوە سەرزنی من خوارە شوینەکی بە من دەیبێ دڵگیان بێ بۆ سلێمانی شوینەکی بە من بێ بۆ سلێمانی شوی کرد بە کابراوە ڕەشێ سوودانی خنگرانی باشی راگەیان نو بۆ نوێنەرەکانیان بشین بشین های دەشوینەکی بە من دەیبێ دڵگیان دیوان بۆ پێنجوێن شوینەکی بە من دیوان بۆ پێنجوێن شوی کرد بە کابراوە نان و شەق و جوێن شوینەکی بە من دەیبێ دڵگیان دیوان بۆ عەربەد شوی کرد بە کابراوە خوابی کامەبەر نەیار من بێ یاریم من بێ دڵداریم ئاخ بێ یاریم من بێ دڵداریم من بازرگانی مەسوور غەم و ئازارم غەم و ئازارم ئەڵا سەدەم ژی
خوانگرانی میشو با تایبت با تا خوانگره برزگان بشین Saga video konser mal sagora mal sagani bir Away de yo Çınura çınura khwadura çınura khwadura dil bada girya bebena itanura bebena itanura Away mşi Hayba da bu khangarani başı falsafa batay baduşin Boleh narakan di geografia apa taibat? Boleh narakan di geografia, buat tahu khangkara berasakan apa taibat? Boleh geografia khangkaran di geografia apa sih? Soalnya kami mama kala, kami mama Umar, kami mama Talib, kami mama Karim sih. Wasra hama kau sih. Kami bu mama rekod taibat dengan mama Sakhalim sih, mama Sagoran sih. Kerasa kayak baru suara Hey, yar barbar buaba خبر کردار كل الأدواء وبارو تواد يا آخر دنيا إخوان بقرباني دلا مالي صار فار ولا حيلي ماينا يا انت قاري مر